بله تماشاوان نجا اپراسیون ارزگارکرنا موسولی دست پیکر امجیل گرینگیا موسولی بنرم به روجلات آناوین گرینگیا موسولی چیه جبو کردن چی ifade دکه چتینه زمان امی حواله خوی روزنامه‌وان ظاهر احمدی پور را باخن لگل استودیو آماده ما مستظاهر تو بخیراتی زور سپاس بله جاوی هر کسی لموسولیه لید خوازم ام لبنگاه و بنرن به چه موقعی دروجلات آناوین ده گرینگ جبو کردن گرینگی آوی چیه مروفت کارش با موسولیه چی بجه ما مسته مووسڵ بە پێی مێژوو دیرۆکێکە هەیەی زۆر گرێدرا بە مەسلەی کوردەوە هەیەەوە لە ڕاستیشە چاوەڕوانی ئەوە ئەکراکە ئەمریکا بە تایبەت ڕۆڵ ببینێ لەم ئۆپراسیۆنەوە زووتر لە تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی ئۆباما لە ئەمریکا ئەم ئۆپراسیۆنە دەست پێ بکات چون شتێکی ڕوون بوو کە ئۆباما پێش کۆتایی ماوەی سەرۆکایەتەکەی ئەویزە ئۆپراسیۆنە پێش بکەوێ بە هەڵ ئەوە لایەنێکی تریشەوەیەکە ئۆپراسیۆنی مووسڵ گرنگیەکەی لە چیە خۆی دەبینێتەوە لەوانەیە زۆر شت من نەتوانم لە دوو ڕەهەندەوە لێ بڕوانم یەکەم ئایا پارچە پارچە بوونی عێراق پێشەکەوێت یان نا عێراق لەو شێوازی پەرتەوازایی و دابەشبوون و ئەوانە ڕزگاری ئەبێەوە سیستمێکە گەندەڵی تیان نەبێ سیستمێکە بتوانێت تعبیر لە بوونی هەمونەتەوەکانی ناو عێراق بکە دێتە ئاراوەیانە بەڵام ئەوەی کەڕوونە دەوڵەتانی زلهێز و ناوچەیی هەر کامیان دەیانەوێت بەشی خۆیان لە مووسڵ بفچڕن یعنی لاواقع بڵێن مووسڵ بۆتە ناوەندێک بۆ ساختکردنەوەی هەرشت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی مووسڵ بۆتە ناوەندێک بۆ دیاریکردنی داهاتووی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرو بەپێی ئەو هێزە کوردی و بەپێی ئەو هێزی گەلانی ترکەوتووەکە چەنە بتوانن تعبیر لە خۆیان بکەن بۆی کە لە داڕشتنەوەی چوارچێوەی نوێی 100 ساڵ یا بڵێن داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ ڕۆڵێک ببینن بەڵام ئەوەی کە زۆر ڕوونە ئەوەیە کە دەوڵەتی تورکیا بەپێی یاسای بەپێی ڕێکەوتنامەی سایسپیکۆ بە شێوازی ئۆتۆماتیک لەو بڕواایە هەیە کە مووسڵ لە دوای هەڵۆشانەوەی ئەو پەیمانە ئەبێ ئۆتۆماتیک بگەڕێتەوە سەر تورکیا هاتنی هێزی تورکیش بۆ باشی خەو بەشداریکردنی لە ئۆپەراسیۆنی مووسڵ لەگەڵ ئەوەی کە عیبادی سەدر هەموو ئەوانە ڕایانگەاندووە عێراق سەروەری خاکی بەزێنراوە لەلایەن تورکیەوە تورکیا مافی بەشداربوونی لە ئەو ئۆپراسیۆنیان نییە و هێزە کوردیەکانیش جیا لە پارتی دموکرات هەموو لایەنەکان هەڵوێستیان نیشاندا و هەرچەند پێنج فراکسیۆنەکە لە پارلمانی کوردستانی جوان هەڵوێستیان نیشاندا بەرامبەر بەوەی کە ئەو هێزانە نابێت لە کوردستان ببن یا بەشداری ئۆپراسیۆنی مووسڵ ببن دیارە بەهەرحاڵ هێزە کوردیەکانیش جێی خۆیەتی کە لەو ئۆپراسیۆنەیە بەشدار ببن بەڵام دیارە پارتی دموکراتیش بەشدار ئەبێ بەڵام هەرچەند بازانی لە ئاخرین قسەکانی ئاماژە بۆەکە کە نابێت لەوێ شێوازی سێ حیزبی مەترح بکرێت دروستەوان پێشمەرگە هەش گوند ڕۆڵیان بۆ لە ئازادکردنی گریلا بوونی هەیەەوە هەموو لایەنە سیاسەکانی عێراقیش بڵێن لە ئەوانەی دەسەڵاتدارانی عێراقی هیچ دژایەتیەوەیان نەکرد کە هێزەکانی هەپەگە و یەژاستاروانش بەشداری لە ئۆپراسیۆنەکەیان نەکەن کەوایە بوونی ئەوانیش هەیەوە بێگومان گرنگی کوردیش لێرەیە خۆی دەرەخات و بێکەوە کارکردن دیارە شاید بارزانانی ئەگە و قسەی کردووە لایەنیەوە بێگەن نەهێڵن تورکیا بەشدار بێت هەرچە من لەو بڕوایم تورکیا بە زۆریش بە هەرەیە بەشدار بێ بۆی ئەویش ئەوێ بەشی خۆی بپسڕێ ئەوەیە بە یارمەتی تورکیا لەوانەیە هێندێشت بێ پێش بخات کە دواییش بە دژی گەلی کورتاوە ببێ بەڕاستی چون تورکیا دیارە ئەوێ عێراق وەکو حاڵەتی پارچە پارچەکردن پێش بخاب لە بەرژەوەندی خۆی ئالبەتە لە بەرژەوەندی گەلی کورد و لە لایەکیشەوە دەستێوەردانیشی لە ڕۆژاوی کوردستان هەبینین لە مەسلەی گرتنی چرابلۆس و بڵێن بیێ دابڕانی کانتۆنەکان لە ڕۆژاوی کوردستان پێش بخات دیارە ئامانجەکانی تورکیا زۆر زۆر دیار لەوەیە کە ئامانجی داگیرکردنی زۆر ڕوونە بەڵام ئەوەی کە بۆ کورد زۆر جێگرنگە دیارە یەکێتی هێزە کوردیەکان لە مووسڵ ئەتوانێت پێگەی کورد بەهێز بکات لەوێ بەشداری پێشمەرگە و هەماهنگگیان لەگەڵ هێزی گریلا بێگومان ئەتوانێت سەرکەوتنی باش دەستەبەر بکە بۆ گەلی کورد و هیوایەکی تازە بگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە عێراقی دوای ئازادکردنی مووسڵ عێراقێک ئەتوانێت ببێت کە تعبیر لە بوونی کوردیشی تێدا بکرێت بەڵام ئەوەی کە ڕوونە من پێم وایە داعش لە مووسڵە
ناتوانێت بەرگریەکی ئەو تۆ بکە. یعنی شاید چاوەڕوانی ئەوە کرێ دروستە هێزەکانی ئەمریکاوان دوسێ ڕۆژ پێش ئێستا تۆپبارانی ئەو شوێنانی کە داعشی لێ لە مووسڵ کردویانە معمولاً بە پێی کاری نظامی شەمیشە عسکەری شەروایە کاری سەربازی کە تۆ شوێنە بردومانەکەی دوایی هێزی پیادە بەشدار ئەبێت لەویایە و مەسلەی ئۆپراسیۆنش بەم شێوازە دەستی پێکردووە بردومانی هەوای تۆباران و شتەکە بۆ ئێستا هێزی پیادە بەشدار بۆ دەستی پێکردووە. بەڵام ئەوەی کە زۆر ڕوونە ئەوەیە کە داعش من لەو بڕوایم نەتوانێت بەرگریەکی ئەو تۆ بکەوە شکستی داعش حتمیە. بەڵام تورکیا حزوری لەوێ بۆ چییە؟ قسەکە ئەوەیە. هەم لەسەر ئەو پەیمانی سایسپیکۆ هەم لەسەر بەرژەوەندی و داگیرکاری خۆی لەلایەکی شێوە ئەوێ کوریدۆرێک بۆ داعش دروست بکە بۆ ئەوەی بەرپرسانی باڵای داعش بتوانێت بە جۆرە دەربازیان بکە و دەستی هێزی هاوپەیمانان و هێزانی کورد نەکەون کە مووسڵ ئازاد دەکەن. یعنی تورکیا بە شێوازی نگەتیڤ بوونی هەیە لە ئازادکردنی مووسڵ، نە بە شێوازێکی پۆزیتیڤ لە بەرژەوەندی گەلان بێ لە بەرژەوەندی بەرحەڵ دژی ترۆریزم بێ و چیوانە یعنی شتێکی ڕوونە. فقط ئەوەندەی کە زۆر دیارە بێگومان ئێمە زۆر لەسەری هەستیاری نیشانەیەن مەسلەی چیە بوونی کورد و هێزی کوردیە لە ئەو ئۆپراسیۆنە کە منەڵم جێی خۆشحاڵیە بە پێوەی گریلا لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان لە ئازادکردنی شنگاڵ ئەوانە دەری خست کە بەڕاستی دڵسۆزی گەلە بەڕاستی دڵسۆزی گەلانی ژێردەست و بندەستە ئەوەیە کە مەسلەی مووسڵیش من لەو بڕوایم کە بە هەمان شێواز ئیسپاتیەوە کە هێزی ڕاستەقینە لە ئەو هێڵانەی کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆبوونەتەوە وەکو زلهێزەکان وەکو دەوڵەتانی ستاتۆپارێزی ناوچەکە بۆ بانەوەی خۆیان بۆ داگیرکاری هەموو شێوازێ بەکارێنن زۆر شێوازی نامرۆڤانە و نائینسانی. بەڵام لەم لاشەوە گەلانی ئازاری خواز و ڕزگاربوونی گەلانە کە پێشنگایەتەکەی دیارە گەلی کوردی کات و لە مووسڵیشە ساختکردنەوەی ئەو بابەتەیە لە ڕۆژاوای کوردستان بینیمان کە هێزی کوردی توانی تعبیر بکات لەوەی کە ئێمە سیستمێکی نوێ بنیادەنین و ئەو سیستمش کە بنیادی ئەنین تعبیرە لە بوونی هەموو گەلانی ناوچەکە و ڕۆژ بە ڕۆژ ئێمە بینی بەرەو سەرکەوتووی ئەڕوا. بێگومانیش عێراقی داهاتوو لە دوای مووسڵ چون مووسڵ پێم وایە عێراقیش وەرەقەی عێراقیش بەرەوەوا بە ئایا پارچە پارچەبوونی تێکەوێ هەر دەوڵەتێ وەکو ئێران وەکو تورکیا وەکو زلهێزەکان بەشی خۆی لێ بپشڕە یاننا عێراقێکی دوور لە گەندەڵی عێراقێکی دوور لە پەرتەوازەی و دابەشبوون پێشەکەوێیانە. بەڵام ئەوەی کە دیارە لێرەیە لایەنی تریش منەوێ بگرمە بەرچاوی ئێرانە حزوری ئێران لە بڵێن ئازادکردنی لە مەسلەی ڕزگارکردنی مووسڵە حزورێکی وەکو تورکیا بەرچاوی ڕانەگەیاندووە. بەڵام هەموو کەس دەزانێ هێزەکانی حەشتی شعبی و هێزەکانێکە بەرحەڵ بە جۆرێ دەگرێترا بە ئێرانەوەن یعنی بە شێوازی بوونی تەوجیهی یاسایی و نێونەتەوەی لەوێ هەن. بەڵام هەموو کەس دەزانێ بەرژەوەندی ئێرانی تی ئاپارێزرێ. بەڵام ئایا لێرەیە ئەم پێکدادانە چۆنە بێت؟ هێزی بەو شێوازەی ئێران دەستێوەرەیە ئێوێ بەشی خۆی بپسڕێت تورکیا ڕاستەوخۆ هاتووە بەداخەوە هێزێکی وەکو پارتی دموکراتی کوردستانیش ئەو پڕی هەوکاری لەگەڵەکە. ئایا هێزەکانی زلهێزەکان لەم بەرەیە یعنی لەم کێشەی بینی بڵین ئەو عوسمانیەتی کە ئەردۆغان لێ ئەڕوانێ و سەفەویەتی کە ئێران لێ ئەڕوانێ بۆ مەسلەی مووسڵ واقعان ئەو بربەرەك ئەو پێکدادانە لە ناو مووسڵات بەرەو کوێ وەزعەکە ئابا ڕۆڵی زلهێزەکان چیە بێ؟ بەڵام من پێم وایە هەمووانە بۆ گەلی کورد ئەتوانێت بەباری پۆزیتیڤ لێک بدرێتەوە بەباری پۆزیتیڤ بکەوێت. بەڵام بەچم مەرجێ هێزە کوردەکان یەک بن و بە حەقیقەت گەلی کوردیش دیارە چاوەڕوانی ئەوە کاوە پشگیری ئەوە دەکا مەسلەی مووسڵ ببێتە یعنی ئازادکردنی مووسڵ ببێتە سەقامگیربوونی وەزعی ڕۆژاوای کوردستان. ئەو وەز دەسەڵاتی کە لە باشووری کوردستان هەیە بەڕاستی ئیتر ئەو خێرانی کە لە باشووری کوردستان زاڵ بووە ئازادکردنی مووسڵ ببێتە دەرگایەک بۆ دەربازبوون و تێپەڕاندنی ئەو قەیرانش لە باشووری کوردستان هەیەوە خەڵکی باشووری کوردستان لە وەزیێتە ئینیان بێ. بێگومان ئازادکردنی مووسڵ تەئسیری لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەیە چون ئێمە ئابینین لە چەند ڕۆژی پێشووە کۆماری ئیسلامی بە شێوازێکی زۆر نائینسانی 12 گریلای پەژاکی لە سەلاسی باوەجانی شەهید کرد. دواتری شەواڵێک کە شەهید بوو
ئێمە ئەبینین ئەو ڕژیمانی ناوچەیە لەسەر مەسلەی کورد هەموو هەماهەنگن مێژوش کەس هەڵبینەوە پەیمانی هێنمان بێتەوە بیر بەغداد سنتۆ سیتۆ هەموو ئەم پەیمانانە پەیمانێک بوون کە دەوڵەتانی ناوچەیە دژی گەلی کورد کردویانە و ئێستاش بە هەماهەنگی و شتانە ئاکرێ لە باکووری کوردستان هێرش لەسەر سیاسەتمەدارانی کورد لەسەر بارحەڵ بڵێن گەریلا لەسەر خەڵک لە هیچ ئاستێکی لە هیچ قۆناغێکی مێژوویە بەقەی ئەم ئاستی ئێستا لە ئاستێکی بەرزانە بووە یعنی ئەو هێرشە زۆر هێرشێکی هێنا دەخاڵەت و داگیرکردنی تورکیە لە جەرابلۆس و دابڕانی ویست بۆ دابڕانی کانتۆنەکان لە ڕۆژاوای کوردستان لەلایەک ئەم هێرشانی ئێرانوانێن دیار ئامە هەمانگەبینی هێزەکانی ناوچەی لە دژی گەلی کورد هەیە و لە مووسڵیشا ئەوە بەرجەستە ئابێتەوە لەگەڵ ئەو هەموو بربەرەکانی کە ئێران و تورکیە لەگەڵ یەکە هەیەە بەس لەسەر مەسلەی کووردا تەبعاً هاودەنگن ئەوەیە کە فقط بە یەکێتی گەلی کورد و بە یەکێتی نەتەوەی ئێمە ئەتوانین ئەو مەترسیانی کە بەڕەوڕووی کوردی جەبێتەوە بە تایبەت لە مووسڵ و دوای مووسڵیش تێپەڕێنین ئەو یەکێتی نەتەوەی بەێ مامۆستا دخوازم وێژتە پرسم تا بەحسا هەفکاریە داعش و ترکان کرد لێژبلی وێ ئەم بێژن دەردێکی دن ترکان دەولەتا ترک لە مووسل هەیە بەحسا دیرۆکە خۆیان ئۆسمانیان دکن گەلو دەردێوان لە مووسلێ چی دخوازن مووسلێ چ پێک بینن ینی پشتی و مووسل وەرە ڕزگارکردن دخوازن وردە جیهە بگرن مەسەلە چی؟ بەپێی پەیمانی سایزبیکۆ ئەوەی کە هەیە ینی ئەوەی کە من ئاگادار بم ئابم شێوازەیە کە هەر وەخت ئەو پەیمانە هەڵبۆشێنرێتەوە ئۆتۆماتیک ویلایەتی مووسڵ ئەچێتەوە سەر تورکیا یعنی ئەمە تورکیا بەو نیەتە بڵێن مێژوویەی خۆی کە بەپێی ئەو پەیمانە بۆ خۆ دیارە پەیمان لە خۆناغێکا بەستراوە لە خۆناغێکا ممکن نیە ئەو پەیمانە عینیشت جێبەجێ بکرێتەوە چون هەم سەردەمەکە ئەوە نییە هەم هێزەکانی ناوچەی جیهانی گەلانی ناوچە ئەو گەلانی ئەو کاتژنین بە تایبەت بۆ گەلی کوردکە هەرشت قبول ناکە ئەمەیەکە تورکیا بەپێی ئەو پێشینە مێژوویەی خۆی هاتوۆتە ناوچە و بۆ واقعێتێکە تایبەتمەندی تورکەوەیە داگیرکردنە یعنی ئەچێتە هەر شوێنێتە تۆڵان ئێمە باشووری کوردستان تمیشاکەین لە چەندین ناوچەی بڵێن باشووری کوردستان لە بامەڕنی و کانی ماسی ئەم لاولاوە بگرا هێزیان هەیە ڕۆژ بە ڕۆژ پایگا بنکە سەربازیەکانیشان بەهێز دەکەن ئەبینین لە جەرابلس هەینی شتی کردووە یعنی پێگەی سەربازی هاتۆتە بەعشیقە بە ناوی ئەمە ئازادکردنی ئۆپراسیۆنی مەسڵ هەیە یعنی نیەتی داگیرکاری لایەن دەوڵەتانی دراوسەیەوە بۆ هەر بەتایبەت لەسەر کوردستان کە بۆتە ناوەندی قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژ بە ڕۆژە و داگیرکاریانە ئەیانە پێش بکەن بەڵام واقعیەتێکە کە گەلی کورد ئیتە و گەلەی ساڵانی سەدەکانی ڕابردوو نییە گەلی کورد ئێستا هێزی بەرگری خۆی هەیە گەلی کورد ئێستا توانای ئەوەی هەیە هەرچەند بەداخەوە ئەو یەگرتوویە و یەکێتیکە لە ناو کووردا پێویستە کە ببێ لەم خۆناغانەیە نییە بەڵام هیوادارین مەسلەی ئازادکردنی مووسڵ کە ئەوەی کە لە شەڕەکانە پێشمەرگە و گریلا هەمووی بەیەکەوە بەشدارە بن وایە و هەموو گەلی کوردی لە هەموو پارچەکان چاوی لەوەیە کە بەیەکەوە کورد لەوێ بتوانن تعبیر لە بوونی خۆیان بکەن و بتوانن دەستکەوتێ بۆ کورد دەست بخەن بێگومان ئەتوانێتەوە شتێکی باش لەیەکی بدەینەوە بەڵام دیارە داگیرکارانی تورک و ئێران و ئەوانە بە هیچ جۆرە نایەنەوەی کورد بگاتە هیچ پێگەی هیچ سەقامگیریەکی وەزعەتی خۆی بگاتە ئازادی خۆی کە من لەو بڕوایم شتێک بە ناوی داعش لە دوای مووسڵ شاید شێوازی تاکتیکی کاریان بگۆڕن بەڵام وەکو ئەوەی کە مەترسی هەرە گەورە ببن لەسەر ڕۆژاوای کوردستان لەسەر باشووری لەسەر بڵێن عێراق یا لەسەر سووریە بەگشتی ئەو مەترسیە ئەڕەوێتەوە یعنی ئەو مەترسیە بۆ شێوازە نامێنە ئیتر هێزی دواتر دەرکەون دەرنەکەون ئەو جیاوازە بەڵام ئێستا من فکرەکەم شتێ بە ناوی داعش مقاوم ئەو جۆرە بەرگری ناتوانێت بکات لە مووسڵەوە بەرەو شکستێکی سەریعی شەڕوات بله مامۆستا نوچەیەکی پێشکەش بکەم گوتنەی تێی داوی بگرم تەماشەوان ژە باڵافرین شەرین ئارتشا ترک دوان کێلیاندە ژە ئامەدێ رابوونە نوچە لەزگینیژی لەسەر ئەکرانی خویا دکەم و ji bilî vê walîtiya AKP li çarde gundên Amedê qedexeya derketina derve ragihandiye. Gundên qedexe hatine îlankirin û hane Sîsê, Cinêzûr, Firdeys, Ninyas, Licok, Zeng, Kerwes, Mişirf, Hentax û Qaya cixên Licê li gundên Helhel û Qenderhel ên Hezro li gundên Benê û Resilعین ên Karazê
والتین AKP هر جار جبو بریارین قداخه کوداتینه سر هرمان هنجه دکه جدای کیفی نشان دیده. جبو وی قداخه لگوند نافچین آمده جی قاشو آرمانج اولهیا روح و مال گل ifade کریه. هم میوانی خوره با خون روزنامه‌وان ظاهر احمدی پور بمره بله ما مست ظاهر خوازم پرسا خویا داویش تبکم بریاب چند سالا دما کو داعش چو موسل داگر کر پشتره ام بیجن هنک سفیرین ترکان دیل هاتن گرتن ام مرو بحثا وی لیستیکه بکه گلو وی دمی ام بیجن چما ارتش عراقی خوش موسلی وکشان او دم او پیواژوی کو چاو بو گلو مرو کار چاو ifade بکم بێگومان گرتنی مووسڵ لەلایەن داعشەوە فقط هێز و توانای داعش نەبوو بەڵکو ڕاستیەکەیە ئەویژەوەیە دەستی زلهێزەکانی تێدا بوو دەستی تورکیای تێدا بوو وە لە عینی حەڵیشە لە ناو سوپای عێراقا دیارە بەهەرحاڵ بەشێکی شاید بڵێم لایەنی سوننەکەی زۆرتر لەبەرچاو بگیرێ بۆ تاسیردانی عەرەبستان و مسروعانە لە سەریان کە بەڕاستی ڕێگایان بۆ داعش کردەوە کە بتوانێت یەک دەفع بەهێز ببێ زلهێزەکانیش بێگومان ئەو ڕۆڵیان بوو یعنی سەرەتا پێیان ناخۆش نەبوو بۆ بەهێزبوونی داعش یا دەرکەوتنی داعشوانە بەڵام واقعیەتە کە دووە ڕۆژ داعش دژی بەرژەوەندی زۆر لایەن وێستاوە بەو سیاسەتانی کە پێشی خست دژی گەلان وێستاوە دژی بەرژەوەندی زلهێزەکان وێستاوە ئەوانیش وان پێ قبوڵ نەکرا لە مەسەلەی مووسڵا سەرەتا کە گیرا بێگومان خەیانەتی هەندێک لە فەرماندەهانی ئەرتەشی عێراق بوو ئەمە لایەنێکی وەش تورکێش ڕۆڵی هەبوو لەوێ تەنانەت هێندە هێزی پارتی دموکرات لەوێ بوون کە سەرەتاوەتا بەرگریەکەن بەڵام دوای تەنانەت تانگوشتی واشیان بووە بەجێیان هێشتووە هیچ بەرگریەکیان نەکرد بوو و بێگومان ئەو چەندین بڵێن لە باڵوێزی تورکیا لە مووسڵا کە بوون گیران بە حساب گیران لەسوورکە قسەیەوە ئاکراکە هەماهەنگێکی تەواو هەیە بینی داعش و تورکیا چون لەوێەوە سەرەتای دەرکەوتنی هەماهەنگی بینی تورکیا و داعش بوو کە دەرکەوت ئەگەر داعش بەڕاستی وەکو لایەنی وڵاتانی ترکە کەسی ئەگرتو ئەی کوشت و سەریە بڕی بۆوانی تورکی وا لێ نەکرێەوە پرسیار بوو و بووە سەرەتایەک بۆی کە هاوکاریەکی نهێنی بینی داعش و تورکیا هەیە بەڵام ئێستاش ئێمە ئەبینین کە ئەم مەسلەی بەشداربوونی تورکیا لەگەڵ ئەوەی کە عیبادی ولایەنەکانی عێراقی هەمووی دژایەتیان دەربڕی و حتا ئەمریکاش بە تورکیا ڕاگەیاندووە کە تۆ سەروەری خاکی عێراقت بەزاندووە و ئەبێ بەهەرحاڵ پاشەکشیەکەی بەڵام ئێمە بینین بە تورکیا هەر بە زۆرەوە بەشدار بێت بەشداری لە ئۆپراسیۆنی مووسڵ لەلایەک بە پێی ئەو مێژوەی کە وتمان لەسەر پەیمانی سایسبی کۆک هەیە لەلایەکی تریش ئەوێ ڕێگایەک چون هەموو کەس دەزانێ هاوکاری تورکیا و داعش لە چ هەستێکایە ئەوێ ڕێگایەک بکاتەوە بۆ ئەوەی کە بە جۆرێک داعش ڕزگارکە لەو وەزعیەتی تێکەوتووە یعنی ئەمە زۆر گرینگە و من پێم وایە لەوەیە ناتوانێت سەرکەوتوو بێ هەرچەند هەوڵی خۆی ئەیە بەڵام دیارە تورکیا نایەوێت داعش لەبین بچێت چون بۆ بەرژەوەندیەکانی خۆی دیارە بەکاریان هێنێت بەڵام من پێم وایە ئەو شکە سیاسەتش بەرەو شکست ئەڕوا بەڵام هاوکات ئەبینین لەگەڵ ئەو وەزعیەتی کاوێت لە مووسڵا بەو شێوازە پێشبخا بینین بەڕاستی گوشاری لە سەرگەلی کورد لە باکووری کوردستان گەیانوتە ئاستێکی هەرە بەرزوە ئەمە بڵێن چوارچێوەیەکی لە ڕۆژاوای کوردستانیش دەخاڵەتکردنی لە ڕۆژاوە و داگیرکردنی ڕۆژاوە و مەسلەی جرابلۆس و ئەوانە یعنی تورکیا بە شێوازێک هاتوتە پێشەوە کە ئەوێ ئەگەر دابڕانێک یا بڵێن سایسپیکۆیەک هەڵبوەشێتەوە بەشی خۆی بە ئاستێک بچڕێکە لە بەرژەوەندی خۆی بیشکێنێتەوە بەڵام من پێم وایە ئەو سیاسەتە بەرەو شکست بەرەو ڕووی شکستە بێتەوە بۆ لە بەرەو گەلانی ناوچە بە تایبەت گەلی کورد کە هۆشیارتر لە هەمیشەن لە تاینی مێژووی توانای بەرگری خۆیان هەیە و پێشەنگایەتی گەلانی ئازادی خوازی ناوچەشەکەن ئەوەیە کە بەبێ گەلی کورد هیچ شتێ لە نەمووسڵ و نە لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناچێتە پێشەوە بەبێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گەلی کورد و بەهەرحاڵ هێزی ڕزگارخوازی گەلی کورد بله مامۆستا gelek spas dikim ji bo vê nirxandinê Bilê temaşevan nîja rojnamevan Zahir Ehmedî Pûr bi me re bû em li ser giringiya Mûsilê axivîn nahajîn û çiyekê zê bi we re parve bikim